خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامەکەماندا باس لە هەنگوینێکی با بڵین خواردنێکی زۆر شاهاناکەین ئەویستم ناوەکەی نەڵم ئەویش هەنگوینە. هەنگوین بێگومان جۆری زۆرە کوالێتی جیاوازی هەیە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە بەهۆی ئەو گوڵ و شیلەی کە لە ناو گوڵەکانە هەیە جیاوازە، تەنانەت لە گرمیان و کوێستان جیاوازە. لەوانەیە هەنگوینی منطقەی هەڵەبجە چوزانم پێنجوێن قەراغ شارباشر جیاواز بێ لە بناری قەندیل لە منطقەی بادینان و هەولێر، ئەمانە هەموو بەهۆی ئەو ڕووەکانە و ئەو گوڵانێک کە هەن جیاوازیان هەیە. ئەو پرسیارە باوانەی کە هەیە دیسانەوە هەنگوینی ئەسڵ و عادی چۆن جیاب بکەینەوە، کۆمەڵێک بابەتی دیکە لەسەر هەنگ ئەمڕۆ لەم تەوەرەدا باسەکەین بە میوانداری فەرهەنگ حسەین هەنگەوان کە لە سۆرانەوە ڕاستەوخۆ لە ناو کێڵگەی هەنگاوانێکی خۆیەوە لەگەڵماندایە قسە و باس و گفتوگۆکەین. کاک فەرهەنگ سڵاوی خوارد لێبێت. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی پێیامیش. باش با بۆ پرسیارە دەست پێ بکەین. کوالێتی یا با بڵین بڕی بەرهەمی ئەم ساڵ بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستان، چۆ خۆ دەزانی ساڵی ڕابردوو بەداخەوە جۆرێک لە کەمبارانی هەبوو، ئەمە تەئسیری کردە سەر بڕی بەرەم هێنرا و لە هەنگوین یان ئەو بڕی بەرهەم هاتووە کوالێتەکەی دابەزێت. هەنگوینی ئەم ساڵ کە بڕدرا لە مانگی حوتوەشتوانەیە بەعام هەنگوینێکی چۆن بوو؟ سەرەتا دەستخۆشتان لێکم بۆ ئەم دەرفەتە. بە دڵنیاییەوە کەمی بارانبارین پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە زۆری و کەمی هەنجوینەوە، بەڵام پەیوەندی بە خراپی و باشی کوالەتی هەنجوینەکەەوە نییە. ئەو ساڵش وەکو ساڵی ڕابردوو باوەڵێن بەهۆی کەمی بارانبارین و گۆڕانی کەشوهاوە توانم بڵێم یەکێکە لە ساڵ هەرە خراپەکانی هەنجوین، ینی ئەو ساڵش ناوچە بۆ ناوچە شەتا فەرقی هەیە با بڵێن وەکو یەک نییە، بەس بەعام بە گشتی ساڵێکی خراپ بوو لە ڕووی بەرهەمهێنانی هەنجوینەوە ئەم ساڵ. کاک فەرهەنگ باسێکمان بۆ بکەی بزانین ئایا چ شتێک کاریگەری لەسەر کوالێتی هەنگویندا ئەنێت و ئەکات کە هەنگوینەکە هەنگوینێکی کوالێتی بەرز و باش دەربچێت؟ خۆی هەنجوینی کوردستان هەمووی ئەگەر با بڵێن دووربی لە ئاوەدانی لە شار و لە بازار و ئەوانە هەنجوینێکی کوالێتی بەرزە لە با بڵێن ئەنگەکانت لە شوێنێکی دوور لە ناوچە شەرخاویەکان دانابی. ئەوجا هەنجوینی گەرمیان بیان نیمچە گەرمیان بیان کوێستانبی هەمووی هەنجوینی کوالێتێکی زۆر زۆر بەرزە. ئەوەی هەنجوینی با بڵێن لە کوردستان بەرهەمدێ. نمونەشمان هەیە ئێستا هەنجوینی کوردستان تا ئێستا زیاد لە 7 مەدالیای زێڕی بەدەستێناوە با بڵێن لە پێشبڕشێ عالەمیەکان. ئەوەش نیشانەی ئەوەیە کە هەنجوینی کوردستان یەکێکە لە هەنجوینە هەرە باشەکان بەهۆی زۆری ئەو گوڵ و دڕکانەی کە هەنگ شیلەی لێ وەرەگری. بە کوالێتیشی بەچیە بەخۆی عادەتەن کاتی لێشاوی هەنجوین کاتی کۆکردنەوەی هەنجوین ئەتون ناتوانێت هیچ خۆراکێکی دەستکرد یان با بڵێن دەرمانێکی نەخۆشی هەنگ بەکاربیێنی ئەو کاتانە بە دڵنیاییەوە هەنجوینێکی 100% سروشتیت دەستەکەوی. باش کاک فەرهەنگ پرسیارێکی دیکە بکەین. بێگومان لە هەرێمی کوردستان هەر لە کەلار و با بڵێن لە هەڵەبجە و لە شەمێرانەوە بگرە ئاوا هەتا ئەڕواتۆ منطقەی زاخۆ خەریکی هەنگن و هەنگەوانان ڕەبتێکیان بە یەکتریەوە هەیە. ئەکرێ بڵین بەهۆی ئەو گوڵ و ئەو با بڵین ڕۆکانی کە هەیە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانە ئەکرێ بڵین هەنگوینی شوێنێک لە شوێنێکی دیکە باشترە یان هەنگوینی کوردستان هەمووی یەک جۆرە و یەک کوالێتی و فەرقی نییە؟ خۆی بە دڵنیاییەوە هەر منتیقە و لۆ منتیقەیەک فەرقی هەیە لە ڕووی کوالێتی هەنجوینەوە بەخۆی بە ناوعەتی هەنجوین بەچی دەرەکەوی بە جۆری گوڵەکان. ئەوزە با بڵێن ئێستا منتیقەی گەرمیان و منتیقەی کەلار و کوفری نەوعێکە لەگە منتیقەی شاخاویەکان جۆرێشکێ لەگە شوێستانەکان، بەڵام لە ڕووی ئەسڵی و باشیەوە هەمووی هەر ئەسڵی و باشە.
بەڵام کوالەتی هەنجوینەکە تام و ڕنگ و بۆنی هەنجوینەکە لە منتیقەیەکەوە بۆ منتیقەیەکە فەرقەکە یعنی سا منتیقەی کەلار هەنجوینەکەی هەم تام و هەم بۆنی فەرقی هەیە لەگە منتیقەی با بڵێن پێنجوێن و ناوچە شاخاویەکان منتیقەی پێنجوێن و ئەو فەرقی هەیە لەگە منتیقەی با بڵێن هەولێر دەشتایەکانی هەولێر وەکو با بڵێن مەخمور و دیبەگە و ئەوانە تێگەی هەر منتیقە و هەنجوینێکی تایبەت بەخۆی هەیە هەم لە ڕووی تامە و هەم لە ڕووی بۆنیشەوە جیاوازە بەڵام مەکو با بڵێن ئەسلی هەمویان هەر ئەسلیە بەس هەیە لە هەندەشی تامی خۆشترە با بڵێن بۆنی خۆشترە ڕەنجی جیاوازە هەنجوینمان هەیە ڕەنجی مەیلە و سوورە هەنجوینمان هەیە زەردە ڕەنگێکی زەردی کاڵی هەیە ئەو هەمووی بە با بڵێن گوڵ و دڵک و ئەو دارانەی کە با بڵێن ئێستا قەڵەمتۆزمان هەیە قەڵەمتۆز لە منتیقە گەرمیانەکان هەیە تام و بۆنی ڕەنجی فەرقی هەیە لەگەر ئەو شیلەی کە لە دڵکمان هەیە دڕک ئێستا خۆی شیلەی دڵک عادەتەن لە هەموو هەنجوینێکی باشترە ئەو دڵکانەی کە لە هاوین پێگەن ئێمە سری پێڵێن یعنی شیلەی دڕکەکان فەرقی هەیە لەگە ئەو دارە گەورانی کە باسیەکەم وەکو قەڵەمتۆز ئەوانە هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەو ڕووەکەی کە هەنگەکە شیلەی لێ بەرهەمدینی لە ڕووی تام و بۆن و ڕەنگەوە کاک فەرهەنگ لە قسەکانی پێشودا ئەماژەت بە خواردنی دەستکرد کرد ئایا خواردنی دەستکرد چییە کە ئەدرێت بە هەنگ و هەروەها باز لەو دەکرێت کە هەندێک لە هەنگەوانان شیلە دەدەن بە هەنگەکانیان ئایا ئەمە دروستە کە شیلە بدرێت بە هەنگ و ئەو خواردنی دەستکردانی ترکە پێیان دەدرێت چی؟ خۆی شیلەدان بە هەنگ دروستە بەڵێ بەڵام بە چ کاتێک ئەبی کاتەکەی بزانیت چ کاتێک ئەتوو شیلەی بە هەنگەکەتە دەی عادەتەن سەرەتای باران کە هەنگ دەست بە گەشەکە فەرخیەکی زۆر دانێ با بڵێن گەرایکی زۆر دانێ لە بەهارانیش ئەو خۆراکەت نییە لە سروشت هەنگ بینی بیداتە بەسکەکانی ئەتوو ئەبی چی بکەی ئەبی خۆراشی دەستکردی پێ بدەی خۆراشی دەستکردیش چیە هەویر هەیە با بڵێن کاندی پێڵێن هەویر ئەتوانی بۆیدانی ئەتوانی شەکری پێ بدەی کەمکەمە هەتا تۆزێک خۆراک لە سروشت پێیابی با بڵێن شیرە لە سروش دروست ئەبی خۆی شیرە لە چی دروست ئەبی عادەتەن ئەبی پلەی گەرمی ڕادەیشێ ئەو دوانە گونجاو بێ و زالە بەهاران بەحکمی ئەوەی جارێت تۆزێک جەوساردا دروست نابی ئەو پلە گەرمیە نەڕەخسەیە تا شیرەی ڕۆکەکان دەربچی هاتوو ئەبی تاویزی ئەوەی ڕۆکەکان خۆراکی دەستکردی پێ زایدەن پایزانش دوای ئەوەی کە هاتوو با بڵێن لە مانجی حوتە مانجی هەشتە هەنگەکانت ئەوڕی هەنجینەکەی دەرەکەی ئەو هەنگاوانمان هەیە با بڵێن هەنگەکەی خۆی سفڕەکە ئەوەی هەنجینی تێدایە هەمووی دەرەکەەوە ئەبی مەفروزە واجبە لە سەرێتی کە خۆراشی دەستکردی پێ بدەزار شەکرە ئاویرە ئەوی پێی بدە هەنگەوانیشمان هەیە با بڵێن هەنگەکەی خۆی خۆشەوێ هەنجینی بەشی هەنگەکەی خۆی ئێڵیتەوە توانی خواردنی دەستکردی پێ نەدا دوای بڕینەوە یانی ئەگەر بەشی هەنگەکەی خۆت هەنجونت بۆ جێهێشت کاک فەرهەنگ دەستکرد نیە بۆی دابنێ کاک فەرهەنگ ئەگەر گوێ لە دەنگی ئێمەیە وا بزانم مۆبایلەکەت لە نزیکتەوێ تەلەفۆنت بۆ دێ تەشویشێکە خاتە سەر سەوتەکە ئەگەر مۆبایلەکە لە خۆت دوور خەیتەوە یان بیکیتە حاڵەتێک کە جەڕست بۆ نێ سوپاس دەکەین بۆ برایانی ژێک تۆ سەوتی ناو ستۆدیۆمان بۆ زیاب بکەن با پرسیارێکە بکەین کاک فەرهەنگ ئەو با بڵێن شانە هەنگوینی کە ئێستا بەدەستەوەیە ئەوە بەرهەمی ئەم ساڵە و ئەوە چیەگەت لەسەر ئەو بەرهەمی کە بەدەستەوەی قسەیەکمان بۆ بکەیت ئەوە بەرهەمی ئەم ساڵمە ئەتوانم بڵێم ئەو ساڵە باشترین شانەی هەنجوینمان ئەگەر بڵێم ئەوەیە درۆنیە بە حکمی ئەوەی ئەو ساڵە لە سەرەتاوە ئاماژەم پێکرد بەرهەمی هەنجوین زۆر کەم بوو خۆی ئێستاوە نیشانێکی شەوە ئێستا باڵێن ئەو ئەگەر هەنجوین هەبایە مەسە شیلە زۆر باە ئەو ئیتاڕە هەنگەکە لێوە تا ئاخری هەمووی سەرپۆشیە کرد بەڵام بە حکمی ئەوەی کە شیلە وەکو پێویست نەبووە هەنگەکە نەیتوانیوە ئەو شانەیە هەمووی سەرپۆشی بکە دایکپۆشی خۆی لە ڕووی زانستیشەوە لە ڕووی ئەمیەوە ئەگەر ئەو شانەیە ئێستا بەدەستمەوەیە هەنگەکە هەمووی سەرداپۆشراونەکە وەکو با بڵێن بۆ خواردنش ئەتوانین بڵێن باش نییە یعنی نەک ناتوانین بڵێن بیخۆین بەڵام هەنجوونەکە کامل نەبووە خۆی هەنجوین عادەتەن ڕێژەی ئاوی 1970 بەڵام ئەگەر هەنجوونەکە کەپز بوو هەمووی ستەندەری خۆی ئەبیتە 1970 تا 1970
ئێستا ئەو هەنجونێکە با بڵێن بیبێ تاقیگە فەحسیکەی احتیمالە ڕێژەی شێ ڕێژەی ئاوی لەوانەیە 125 سیبی بە حکمی ئەوەی هەنگەکە سەری دانەپۆشیان ئەنجونەکە کامل نەبووە بۆ خواردن ڕێژەی ئاوی زۆرە ئەوەش بینم با بڵێن بەهۆی ئەوەیە کە ئەو ساڵە هەنجون شیلەوەکو پێویست نەبووە ئیتاڕەکەی نەیتوانێت سەری داپۆشی هەمووی بەڵێ کاک فەرەنگ ئەوەی منی بینم بەدەستەوە گەر دروست دوێنەکە گەیشتێتە لای ئێمە زرد نییە ینی کەمێک ڕەشە یان ئەڵەی سوتاوە ئەو هۆکاری چییە و ئەو ڕەنگەی ئاوایە خۆی ئەوە با بڵێن ئەگەر ئێستا و ئیتارێکماندانە ئەو ساڵە بۆ هەنگ ئەگەر ئەو ئیتارەمان دەرنەکرد تا ساڵی پاشتر هەنگەکە مەلیکە شاژن هێلکەی تیەکە گەرای تیەکە کە گەرای تێکرد شانەکە واش ڕەشەبی ینی چەند گەراشی دووبارە تێبکاتەوە زیاتر ڕەشەبی یعنی ساتوەگە ئەو ئیتاڕی لە ناو سندوقە مەقصد 2 ساڵ 3 ساڵ دەرینەینی ئەو شاژنە بە بەردەوامی هێلکەی تیەکە چەند جاری کە هێلکەشی تیەکە هەنگەکان بە دەرمێ و پێش ئەوەی هێلکەی تێبکە بە دەرمێ و سواخیدن بە باڵێن مادەیەکە هەنگ ناو شەش پاڵوەکانی تەقیمەکە لە ئەوەی هیچ تووشی نەخۆشی و ئەوەشی نەبی ڤایرۆسیشی نەبی پێش ئەوەی شاژنەکە باڵێ هێلکە دابنێ لێرە هەنگەکان بە دەرمێ و سواخیدن ئەو دەرمێوەش خۆی ڕەشە مادەیەکی ڕەشە ئەوزا تاسیری لەسەر شانەکەیەکە واش ڕەشەبی شانەکە بەڵێ باشە کاک فەرهەنگ باست لە شاژنی هەنگ کرد مەلیکەی هەنگ بە چیا ئەناسرێتەوە و چۆن جای ئەکرێتەوە لە هەنگەکانی دیکە مەلیکە هەم لە با بڵێن لە ڕووی قەبارەوە قەبارەی گەورەترە لە هەنگەکان با بڵێن دیارەوەی هەنگاوان بێزانی کامە مەلیکەیە پرسیارەکەی تر نازانم وتت چۆن ئەتوانی بدی هەنگێکی تر عەفومکەی نا پرسیارەکەم هەرە وتم زام جیاوازەکەی چێ لەگەڵ هەنگەکانی ترا چۆن ئەناسرێتەوە بەزا پرسیارێکی دیکە بکەم هەنگوینی ئاسڵی لەگەڵ هەنگوینی عادیە ئەمە چۆن لێکجیا دەکرێتەوە و هەروەها هەنگوینێک کە لە شاخەوە بهێندرێت و خۆڕسکانە بێت لەوەی کە بەخێو بکرێت جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە بەخێو دەکرێت یان نا خۆی بەنسبەت هەنجوینی شاخ و هەنجوینی ئەو با بڵێن ئەو هەنجوینە لە ڕووی کوالیتیەوە هیچ فەرقی نییە ئێستا با بڵێن ئێمە لە شاخین ئێرە شاخ ئێستا حالیان ئەمە لینە ئەو هەنگانەی کە لەناو ئەو سندوقەیە و ئەو هەنگەشی کە لەناو ئەو داری ئێستا لە تەنیشتە منە شیلە هەمان شیلەیەکە لەو مەڵتیخەی هەیە یعنی ئەو هەنگەی لە دار شیلەی دینی هەر هەمان ئەو شیلەیەکە ئەو سندوقەی منیش با بڵێم لێرە دامناوە هەر ئەم شیلەی دین یعنی جیاوازیان نییە جیاوازەکە فقط ئەوەیە با بڵێن شانە هەیە ئەمە مێوی بۆ دانین شەمعی ئەساسی لۆ دانین ئەو جیاوازە هەیە بەڵام ئەگەر ئێستا من ئەو ئیتارەم دانا بە بێ شەمعی ئەساسم بۆی دانەنا هیچ فەرقێکی نیە لە ڕووی کوالیتیەوە لەگەر ئەو هەنجوینەی کە هەنگێک لە دار وەریەگری هەمان شتە کوالیتی فەرقی نییە کوالیتی هەنجوینەکە ئەی بۆچی کاک فەرەنگ ئەبیستین ئەڵەن ئەمە هەنگوینی شاخە یا لە ناو دارا بووە یا لە ناو بەردا بووە دۆزراوەتەوە بۆ نرخی ئەمە بە چاو ئەو هەنگوینی کە لە ناو سنووقەکانایە لانی کەم دوو ئەوەنەیە ئەوە و زیاترە بۆ نوونەگەر ئەم بە پەنجابێ ئەم بە 100,000 بە 80,000 هۆکاری چێ نرخی ئەوان بەرزترە خۆی بەداخەوە لە زۆر زیرکەش باسم کردی خۆی نرخی هەنجوین قیاس نییە بۆ باشی و خراپی هەنجوینەکە ئێستا با بڵێن ئەمە خەڵکەیە تەلەفۆنەکە ئەڵێ هەنجوین مەوێ بۆ نەخۆشمە دکتۆر بۆی داناوە ئەڵێن چیلۆ بەسەن ئەڵێن 50,000 یعنی کابرا گومانی بۆ دروستەبی لە باشی هەنجوینەکەی ئەڵێ کو بە 50,000 ئەگەر هەنجوینەکە ئەسلیبی بە 100,000 بە 120,000 خەڵکی شێ مەقسەد کات و پێت 120,000 ڕاستە خۆ ئەگەر شەکریش بی ئەو قەنعاتی بۆی دروستەبی کە هەنجوینەکەی ئەسلیە یعنی پێوەری هەنجوین ئەسلی و عادی قەت لەسەر سعر نییە یعنی ئەتوڵێ ئەگەر هەنجوینێک سعری بەرز بوو ئەسلیە و ئەگەر هەنجوینێکیش سعری نزم بوو هەنجوینەکەی عادی ئێستا هەنگاوانە ناسین با بڵێن خەڵک ناناسی با بڵێن بە بازارکردنی نییە هەنجوینێکی زۆر باشیشی هەیە ئەسلی هەیە ئەیدا بە 25,000 دینار تێگەی یعنی سعرەکەی ئەمە لەگە ئەو سعرەش نینە ئەوەندە نزمبی نەپەری شێ مەقسەد ئەی ناسین باوەڕ کە هەنجوینی ئێرانی لە ئێرانەوە هاوردەیەکەن بە 100,000 بە 90,000 ئەیفرۆشن ئەوزا خۆی عادەتەن هەنجوین ئەمە با بڵێن ئێستا ئەو شانەیە بە 50,000 دێن ئەسلی
40 بۆ 50,000 ینی هەکو وەکو وتم ساری بەرز و نزم پێوە نییە لە ئەوەی هەنجوینەکە ئەسلی بیان عادیبی. باش باشە بەسێکمان بۆ بکەی چۆن هەنگوینی ئەسڵ لەگەڵ هەنگوینی سیارێکتان کرد ئەفم کە چۆن بتوانین ئەسلی و عادی لێ جیا بکەینەوە. ئەسلی و عادی هەنجوینی ئەسلی و عادی فقط مختبەر ئەتوانی هەنجوینی ئەسلی لە عادی جیا بکاتەوە. یان ئێستا زۆر ئەمە فەحسمان هەیە خەڵک ئەیکاتە ناو سەلاجەوە مەقسەد خەڵکەیە مراکی توێکە بەرزیەکاتەوە ئەڵێەوە نابسە هەنجوینی ئەسلیە ئەوانە هیچیان قیاسنیە لە ئەوەی کە هەنجوینەکە ئەسلی بیان عادیبی. هەنجوینی ئەسلی و عادی مختبەر فقط مختبەر بە جیازی هەیە جیازی پێشکەوتو ئەتوانین بڵێ هەنجوینی ئەسلی ئەو هەنجوینە عادیە. ئێستا هەنجومان هەیە تەبەلورێبی تەبەلور سپیەبی خەڵک وازانی شەکرە ینی بە دەیان کەس مەقسەد تەلەفۆنی کردی کاکە وڵا هەنجوینەکەت بۆ شەکر لۆ کاکە چیلیاتیانە وڵا هەنجوینەکە سپی بووە. ئەوە خۆی یەکێکە لە نیشانەکە لە نیشانە هەرە باشەکانی هەنجوینی ئەسلی ئەو تەبەلور بوونە. خۆی ئەوە سیفاتێکی سروشتی هەنجوینە. تێگەی لە زستانان خاصەتەن کە دنیا سارد بوو دەرەجەی حراری هاتە خوارد 14 پلە لە 14 بە خوارەوە بوو هەندێک ساڵ هەنجوینەکە تەبەلورەکە سپیەبی وەکو ڕوونی لێدێ ڕوونی تەنەکە با بڵێن بەو شێوازە بەڵام ئەوە نیشانەی ئەوە نێکە با بڵێن هەنجوینەکە عادیە هەنجوینێکی زۆر ئەسڵی ئەو هەنجوینە. کاک فەرەنگ وەک دوا پرسیار لە ڕووی بەهای خۆراکیەوە کاتێک ئەمە چین هەنگوینێکە کڕین ئەوەی پێی ئەو ترێشانە یان تێکەڵاوە لەگەڵ شیلەکە یان ئەوەی کە بەس شیلەکە گەڕڵ نازم ڕیاڵە ڕۆیاڵە شتێکی وای پێوترێ کامیان بەهای خۆراکیان باشترە کامیان بکڕین بە تێکەڵی یان بەس شانە یا بەس شیلەکە بکڕین. بەخۆی وەکو پرسیارەکە توایە بەهای خۆراشی کامیان باشترە بە دڵنیاییەوە شەمعەکە بەهای خۆراشی باشترە لە ڕاوەکەی ئەوش بە حکمی ئەوەی با بڵێن ئەو باسم کرد ئەو دەرەمێوە خۆی دەرمانێکی دژە ڤایرۆسی ئێستا لە تووبی زۆر بەکاری دێنن دەرەمێ و بە ئینگلیزی پرۆپۆسی پێرن ئەتوانن سێرجی بکەن لەسەری بخینەوە بە حکمی ئەوەی با بڵێن پێشی ئەوەی مەلیکە گەرا لە ناو شەش پاڵوانە بکە هەنگەکە بە دەرەمێ و ئەو شەش پاڵۆی سواخەدا ئەو زاکات و با بڵێن ئەو هەنجوینەی بە ئەوەی خۆی غێر ئەو دەرەمێوەشی خۆی کە دەرمانێکی دژە ڤایرۆسی زۆر بەسوودە بوو. بەڵێ دەستخۆش سپاس بۆ فەرهەنگ حسێن هەنگەوان کە لە خەلیفانەوە لەگەڵمانە بووی دەستخۆش بە سپاس دەکەین.